ئایا پارتی دەچێتە هەڵبژاردنەوە؟ ئەگەرچی بۆ جارێکی دیکە پێشکەشکردنی ناوی کاندیدان لەلایەن کۆمیسیۆنەوە درێژ کرایەوە، بەڵام تاوەکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی فەرمی باسی لە پێشکەشکردنی کاندیدەکان بە کۆمیسیۆن و هەنگاوە سەرەکیەکانی چوونە هەڵبژاردن نەکردووە. بەڕای بەشێک لە چاودێران پارتی نایەوێت لەم دۆخەدا بچێتە هەڵبژاردنەوە، چونکە پێی وایە ئەو بارودۆخەی لەلایەن دادگای فیدراڵی و دەسەڵاتی ناوەندیەوە بەسەر هەرێم و بە تایبەتتر بەسەر پارتیدا سەپێنراوە دۆخێکی کورتخایەنە، هەر بۆیەشە دەیەوێت لە ڕێگەی چەند مانۆڕێکی سیاسی و دیبلۆماتی و یاساییەوە شکست بەو بارودۆخە بهێنێت. بەڵام ئەگەر پارتی بچێتە هەڵبژاردنەوە، ئەوە دەبێت دوجار دان بە ئەنجامی هەڵبژاردنەکانیشدا بنێت و دەرەنجامەکانیش تاوەکو 4 ساڵ نەگۆڕ دەبن. پێشبینیش دەکرێت هەڵبژاردنەکانی ئەمجارە لەژێر ڕەحمی کۆمیسیۆن و ئەو یاسانوێی بۆ هەڵبژاردنەکان دانراوە نەخشەی سیاسی هەرێم بگۆڕێت. ساتەوەختی ئەم هەڵبژاردنە لە بەرژەوەندی یەکێتیدایە، بەهۆی ئەوەی لە ماوەی نزیکی ڕابردوودا سەرکەوتنی لە کەرکووک تۆمار کرد و دەنگەکانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. هەرچەندە یەکێتی خۆیشی ئەوە دەزانێت سەرکەوتنەکەی پەیوەندی بە هەندێک ڕێکەوتنی سیاسی و مامەڵەی سەرۆکەکەیەوە بووە لە ماوەی ڕابردوودا، بەڵام هێشتا ئەو سایکۆلۆژیای سەرکەوتنە بەردەوامە و گڕوتینێکی باشتر بە کادیرانی و دەنگدەرانی دەدات بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان لە هەرێمی کوردستان. بەهۆی ئەو دۆخەوە پارتی دەیەوێت هەڵبژاردن بخاتە کاتێکی ترەوە. بۆ مەبەستش دەیانەوێت دەسەڵاتەکانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەکار بهێنن، بەڵام تاوەکو ئێستا پارتی نەیتوانیوە سەرۆکی هەرێم ڕازی بکات بۆ داواکردنی وادەیەکی دیکە بۆ هەڵبژاردن و دواخستنی لانی کەم بۆ 4 مانگی دیکە. پەیامەکانی مسعود بارزانی سەرۆکی پارتی و حاکمی موتڵەقی زۆنی زەرد دژیەکیان تێدایە. ڕۆژێک هەڕەشەی بایکۆت و ڕۆژێکی دیکە ڕەتی دەکاتەوە کە نەچێتە هەڵبژاردنەوە، بەڵام دواتر بارزانی دەڵێت ناچینە ژێرباری بڕیاری نادەستوری دادگای فیدراڵی، ئەمەش وەک ئاماژەیەک بۆ ڕەتکردنەوەی بڕیاری دیاریکردنی ڕۆژ و شێوازی هەڵبژاردنەکە. ئەگەرچی پارتی لە ڕێگەی فشارە سیاسی و دیبلۆماتیەکانیەوە دوو دادوەری نزیک لە خۆی جێگیر کردووە لە دەستەی دادوەری سکاڵاکانی هەڵبژاردنەکان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، بەڵام هێشتا لێدوانەکانی مەسعود بارزانی ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە نایەنەوێت بەم شێوەیە بچنە هەڵبژاردنەکانەوە. جیانە و بارودۆخە ناوخۆیانەی ژینگەی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردنەکە و لابردنی کۆتاکانی هێناویەتی ئاراوە پارتی خەمی داهاتووی مەسرور بارزانیەتی. پارتی دەیەوێت گرنگتیەک هەبێت لە دوای ئەم هەڵبژاردنەوە مەسرور بارزانی سەرۆکایەتی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم بکات. خۆ ئەگەر وەها گرنگتیەکی نەبێت، ئەوە ئەستەمە لەم بارودۆخە هەستیارەدا بچێتە هەڵبژاردنەوە.